شاندێکی بەغدا گەیشتە هەرێم و ئامانجیکردنەوەی خولێکە بۆ وەزارەتی دارایی بەهۆی زۆری هەڵەکانیان. هەوڵەکانی ئەمریکا بۆ ڕێخستنی ناوماڵی کورد سڕ دەبێتەوە و شاندی ئەنە کەسەش 4 ڕۆژە لە دیمەشق وەڵامیان نادرێتەوە. دوێنێ لە کۆبوونەوەکانی شاندی حکوومەتی هەرێم بە سەرۆکایەتی ئاوات شێخ جەناب وەزیری دارایی هەرێم لەگەڵ تەیف سامی وەزیری دارایی عێراق بەهۆی زۆری هەڵەکان ئامادەکردنی میزان مراجعە کە مانگانە دووبارە دەبوویەوە، وەزیری دارایی عێراق بڕیاریدا شاندێک بنێرێتە هەرێمی کوردستان بۆ ئەوەی خولێکی تایبەت بە وەزارەتی دارایی هەرێم بکاتەوە بۆ ئەوەی هەڵەکان دووبارە نەکەنەوە. باگوێرەی زانیاریەکان ئەمڕۆ شاندەکە گەیشتونەتە هەرێمی کوردستان و لە چەند ڕۆژی داهاتوو دەست بە ئەنجامدانی خولەکە دەکەن. جێی باسا بەهۆی هەبوونی هەڵە زۆرەکان لەناو ئەو راپۆرتانەی بۆ وەزارەتی دارایی عێراق دەنێردرێن وای کردووە ناردنی موچەی فەرمانبەرانی هەرێم لە بەغداوە دوا بکەوێت. هەوڵەکانی ئەمریکا بۆ ڕێخستنی ناوماڵی کورد لە ڕۆژاوا چرتر دەبێتەوە و شاندی ئەمریکی نێوەندگیری لە نێوان پێدە و ئەنە کەسە دەکات. ئامانجی ئەمریکا دروستکردنی یەک شاندی کووردە بۆ گفتوگۆکانی داهاتوو لە دیمەشق لەبارەی سیستەمی سیاسی سووریا و مافی کورد. هەنگاوەکانی ئەمریکا لە کاتێکدایە بەپێی لێدوانی چەند سەرچاوەیەکی ئاگادار چەند ڕۆژێکە شاندێکی ئەنە کەسە لە دیمەشقن بە ئامانجی دیتنی ئەحمەد شەرح سەرۆکی هەیئەی تەحریر شە، بەڵام تاوەکو ئێستا وەڵام نەدراونەتەوە. هەر ئەم ڕۆژ ئەمریکا ئاڵای خۆی لەسەر بارەگای کانتۆنی فورات لە کۆبانێ هەڵکرد بۆ ڕێگری لە هەر هێرشێکی سوپای تورکیا و گروپە پاشکۆکانی بۆ سەرشاری کۆبانێ.